بیکەین زۆر زۆر باشە. یاڵ ئەمباپێ گۆلی یەکەم ئەمباپێ گۆڵکاری تیپەکەمان دەبێ ئەمساڵ ببێتە گۆڵکاری پریمەر لیگیش. یاڵە شێرە نە برینفۆرد بەڕاستی دیارە ئاسیان لە هەو هەسا قەینە بە یەک دووجا یاریژیە بەرامبەر و تیپانە بکەین. جوانە تۆپە چۆن سڵاو هاوڕێیانی خۆشەویستم خۆشحاڵم دووبارە دێم وڵاتان لە پارتێکی نوێی کارێنمانن جەرمۆت. یاری ئەم جارەمان ئاگرینە بەڵام سەرەتا ئەگەر تازەی بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیر مەکە زەنگۆڵەکەش چالە کە ئەگە دەتوێت نوێترین ڤیددیوەکان ببینی. هاوڕێیانی خۆشەویستم ئارسناڵتی بە بەهێزەکە ئێمە 11مین ئارسناڵ شەشەمە یانی لەسەرمانە خاڵ لە دەست نەدەین. یەکە سەر بۆ ناو یاریە ئاگرینەکە مێسی و هاوڕێکانی تشکیلەمان عیبی نییە یەکە سەر یاریەکە دەکەین. ئەوانە لە ڕاستی دوژمنیان نییە کە ئارسناڵ و تۆتنام هەمیشە یاریەکانیان ئاگرین بووە هەمیشە ڕکابەرەکە زۆر سەختە لە نێوانیان. یاڵە بزانین ئەم جارە چەند بە چەند بێ. I'm Guy Mowbray, joined by Sue Smith for Tottenham against Arsenal, the North London derby, and it's a real privilege to be here. It is, and we all know the rivalry between these two sides. It's always nice getting one over on your neighbour, and that's going to be no different here. I'm sure we're going to get some big challenges, and the game's going to be played at a real quick tempo. ئەنێت چەند لەویانە بێزانە ببێەوە ئاسانتر دەچێ پێشەوە کێستەوە ئەمە 11مین ئەوان چەندەمن ئەوان شەشەمن. يلا 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 مبابي الله جناحه وهجمانه جول نبي جناحه وفرسانه من دروا جناحه إيه لو الزياتر والله ينازم تكون طاو راية ياك لوجوتي باشا كاني أمثالي خلي إنجليزي يلا 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 سنة امبابي بابرو كاكا وفاري يرزان بوشم ئەم دەمەوێت ئەو یاریە پرگۆڵ بێ و چێژ لێ ببینی. ئەی هەدیە ئارسناڵ زۆر بەهێز زۆر ئەس لە شانسی مانستی زۆر بەهێزاگینە ئارسناڵ پارخۆلیشی دەبرد. بەڵام ببوورە ئێمە قوتار ناکەین ئەو یاریە ئینشاڵڵا. ئەو یاریە زۆر زەرورە بۆ ئێمە زۆر نابێت پەلە لێ بکەین کە ئارسناڵ گۆڵ بکات دڵنیام باسانی گۆڵ ناخواتەوە دڵنیام. اي والله ارسنال هديده ده جولي اري والله ديسان امبابي تقول لك امبابي والله وزخت يعني كم دفاعنا هديده باشا هذا يستاهل زور لارسنال باشترين زور اي فاول كار اي بوبورة امبابي بميسي ليدو
defensive wall has done its job. Oh, they've lost ئەو it. کەس The نەبوو attack is تۆپەوە over. گری وڵا ئەرسنال زەختیان لێکەی تۆپەکە دەدەنی They found a way through. نا ئارافۆ هێلی سوورە کاکە Timo Werner. Could turn out to be a really good ball. تۆپارە دەبین با پێ زۆر بێ وەردەگری Sterling. Sterling. تۆپەم لێ وەرنەکەی بەس بزانم Havertz. کاکە تۆپەکەی وەردەگرم ئەم دەدەمەوە Oh, top class. from the یەکەم ئەزمانێ دەیانێ گۆلیش بن Great save, certainly showed his class there and prevented an almost certain goal. چیەوە کاکە Spurs come away with it. Rodrigo Bentancur. There's a chance for the breakaway here. Really nicely played. What can they do with this now? تۆپانە وەگرم زۆر Unable to خەتەرە find زۆر anyone with that. بەس دیفاعەکانی ئەرسنال شانسی من درێژن Kai Havertz. Gerard Moreno. Saka. Havertz. Could be something on. ئۆفساید گۆلیش نەبوو Offside. Surely not by much. دەست خۆش It really looked like he timed his run to perfection. He was marginally offside. Really unlucky that. نا Perfectly anticipated. Really well won. ئەبرا خلاصی کرد Game just lacking a sense of rhythm at the هەربمدا بە moment. مێسی باشتر بوو Havertz. A chance now for a quick transition. Takes it on. بۆ Oh, so close. at the end of ئەلیزارەکەمانە it. داتی باش Really strong counter-attack that was. They moved the ball with He's pace never- to he's get never them up the Salam pitch Adek. so quickly. Created a great opportunity. Just couldn't quite put the ball in the back of the net. That's a lovely ball. There might be something building now. ئەو میسی تۆپێک وەگر Here. لێبەژنی زۆر وەڵا ئافیە میسی In the right position to cut out the pass. Lovely weighted pass. یاڵە مباپێ دوو تۆپی چوان سێمی گۆڵە In the dark. یا لە گۆلۆ لەو پاسە دێربی لەندەن لە بندەسمان دەرناچێ پێویستمان بەو سێ خاڵێکەوە Well, here's the replay, and what a strike this is. He gets so بۆ much گۆشەی power مردوو behind it. ئەو تۆپانە Keeper زۆر has بە no ئەستەم دێتە chance. دەرێ زۆر ئەو گۆشەی مردووی پێ دەڵێن چیرۆکی ئەو یاریە لە ڕاستی زۆر قۆڵە زۆر دژایەتی هەیە لە نێوانیان ئەمباپێ دەبێسا ببێتە گۆڵکار و باڵن دۆرەکەش Find بباتەوە themselves behind as they get the game restarted. لۆ فاول لۆ Challenge, عنی and the red زۆر blows سەیرە و for a free FC kick. 25 هەر کەمترین بەرکەوتن دەبێتە فاول کەمترین بەرکەوتن Beautifully weighted ball. Well, it خێرا did خێرا look خێرا خێرا threatening, but the keeper will be Kena happy to gerai claim nu. that. ئۆهۆ جێمی یەکەم لە بەرژەوەندی ئەمە کۆتایی پێهات جێمی دووەمیش ئینشاڵڵا سێ خاڵەکە واسم دەکەن چێوە یاریزانی Unable to provide a vintage performance. ئەرسنال دەرێ و یاریزانی تازەی ناوەندە کامیلە پیشانیدا So the second half begins with Arsenal looking to bounce back. بەڵام چاوەڕێم دەکرد ئەرسنال زۆر بێستر بێ هەنی ئەو یاری نیوکاسل ئەو چێت تۆپەم وەگرت ئای Still going here. فاول لی Spoke تۆپەکەیان too دی soon. Good recovery to یاری win back نیوکاسل possession. زۆر بێست بووم چاوەڕێم دەکرد ئەرسنال زۆر لە نیوکاسل بێستر بێ بەس هەتە ئێستا ئۆزعەکە کۆنتڕۆڵە هەتە ئێستا ئۆزعەکە That بەدڵی one goes خۆمانە out and away. Now there could be a chance to counter. ئەمباپێ دەبڕۆ That's تۆپەکەم not a دایە bad کاکە looking ball.
Lots of us have been Messi talking about topu it. koydu Now the fakiri. transfer has happened. What do you Vallahi make of the move, Messi Sue? Well, it's Messi an desi exciting yapaniya. transfer, isn't it? I think he'll add a lot of quality to his new club, and you'd expect he's going to have an impact from the off. He's a good player, and I think it's a fair value for him. Martin Odegaard. Oo zoyunum abi. Wasteful Farasi from Arsenal. difakani piştoy xum zor badala bas hal yakında. Just needs the composure now. Penalty o galatası bu kırdım. Penalty. Baş And the mizaj ref sorun will bu. take his name too. Well, I don't think he had any choice, did he? You've got to be smart. Çı bu Raşa inside valla the o Raşa box. Lemanda. Arıyorlar Raşa Lemanda. Up he steps to level things. Layras zor bey. It's in, and it's Allah level saka. again. Oh, Top what işden to is yani bu this ancamanı rivalry razı nina. that keeps on delivering the drama? Zuaniyle de var asi Zuaniyle de. Well, here it is again. He sent the keeper the wrong way, kept his cool, and slotted it home. Nice finish. Jamal Musiala. Kylian Mbappe. O topu lo. Really good pass. And calmly handled despite mounting pressure. Pedro Porro. Jamal Musiala. Porro. Ay hadi. Oh, great work. What's next? And it's all been sorted out by the goalkeeper. Messi. Mbappe. Looks the right ball. Just needs the... Messi naçuene o topana. Messi دەداتە Mbappe گۆڵ یەکەم. Mbappe دەداتە Messi گۆڵی دووەم. نا ڕناگیرێنەوە بە ئاسانی. ئەم دەریمە پچرۆشین بۆ. Well, here it is again, and it's all about the pace and transition. تو It was so ئۆ quick تۆپێ to get بدەین out of the میسی back. ماڵا Messi زۆر زەحمەتە تۆپانە دەسوێنی. No doubt that he'll finish. مامۆستای ئەو Solid تۆپە contact, سوڕاندنانەیە. leaves the keeper with no chance. گۆڵی پێشکەوتن. And the game restarts. نا گوناحە بۆ یاری ئێمە ئەرسنال لێمان باتەوە. Zinchenko. تۆپە وڵای تۆپم بە پاشە تۆری لێ. Having a try. نا ئارە خۆ دیفاعەکانم یەک غەڵەتیان کرد باجەکەمدا. نابێ هەڵی ترکە بکەم. Here it comes. That's crossed the line. Goal kick. دەقە باش دەڕوا. Araujo. نەکاکەوە ئەو Over the byline it goes. It'll be a corner now. بۆ ئاخیری لە خۆم تێک نەدەم زۆر باش دەبێت. It's been delivered. هەمووشتم تەواوە ئەگەر خۆم ئەدەی نەدەم. Well, we have more coverage from the Premier League coming up for you here on EA TV as Spurs face Brentford. That's one surely not to be missed. ببینم چواردووی لەگە داگرم. Arsenal trying to get things moving, but not the end result they wanted from an encouraging position. ناکاکەوە تۆپەت Lionel Messi. Mbappe کە لە ناکاکە شوت. Comfortable for the man in goal. پێ وەڵا گوناحە Mbappe و شتە ڕێک ناکەتەوە. ناو شوتەوە ئیکە لێ کاکە. دابیریشم لە گۆڵە بێت تۆ پێ دەردێنی. Jesus. Merino. Leandro Trossard. ئۆ Mbappe. And the pass is incomplete. Nicely won. Martin Odegaard. ساکە ماشەڵڵا تۆ بە پێوە دەنووسێ. On to Odegaard. نخۆتان لێرە پاسەکەن دەقە دەڕوە. Now Saka. وەڵای پاساتان جوانە کاکە بەس پاساتکەن جابەجایش تۆپەکەم دەنێ. Rapidly closing in on victory.
Yeah, you'd say that they've just أولو about edged it بواتون overall. It's been a really tight game, to be fair. Not much أولو between the two sides. They'll just be hoping that they can see out the closing stages. باساتیان زۆر جوان وەرە بگەرە پاساتەکەی بکە برای Turned گیانی out to be a really good ball. ساکە Seems خەتەرەوەڵە available in the middle. Surely the equaliser. عەفیە Well, it promised so much. وەڵا دوو تەبدیلاتی دەکەم هەندێک یاریزان قوتیان نەما داویزی دانیشێنم مێسیژی سرعاتێکی پێ بدەین ئەو جەمال وەزعی زۆر شڕە مادەک یاریزانی ئاکادمیەکەش بینە نایە 3 دەقە ماوە ئەو چێ زاویە نەبووم بە دڵمە مادەم Werner. Kylian Mbappe. Found nicely and in. واللهی وەمزانی ئۆفساید بە قورئان لەن ئەو تۆپە Martin Odegaard. Now Saka. Ben White. دەریارسان بۆ ئەنجامە رازیە Onto Bukayo Saka. دێ شوتکە کاکە شوتکە ئەرێ وەڵڵا یاری لوتکە دێربی لەندەنمان بردەوە ئەرسناڵەوە بەهێزە نەبوو خەریکی پاسات بوو ئێمەش دوو هەجمە 3-4 هەجمەمان برد دوومان کردە گۆڵ پیرۆزە لە هاوادارانی تۆتنام بەرەو پلەکانی پێشەوە شایانی زیاترین کاکە یاری ئەو جارە بەرامبەر برینفۆرد ئیمێلێکمە بۆ هاتووە هیچ نییە ئەوانە بالابین گواستنەوەی یاریزانان ڕاگیراوە جارێ ئەو تشکیلی چیە بوو یاری ئەم جارەمان برینفۆرد ئەویش یارێکی ئاسان نییە دوای برنەوەکەی ئەرسناڵ ورەمان بەرز بووە کەمەک دەستکاری تەشکیلەکەشم کرد شوێن یاریزانەکانم تۆزێک دەستکاری کرد جارە بۆ تشکیلی یاری دەکەین چکە بەڕاستی یەدەگمە خراپە جۆنسن ماینایتنە قوتی زۆر کەمە بەس دەبێت دەرفەتە هەندێک بە یاریزانەکەم دێنوانە بە یۆدیۆجی شەندێک بینی نەناوێ تاکتیکەکەم گۆڕیە بەڕاستی تەمشای شوێن یاریزانەکان بکە کەستم 4-3-2-1 حەزملی بۆ تشکیلەش تاقیکەینەوە ماوەک ئەو کەشمان کردە هەفتە لاین هایەکە ینی دیپێنسڤ ئەپڕۆچ شوێنی یاریزانەکان ئەگە سیر بکەین لە گۆرچیەوە ئەو هیچ تاکتیفاکان دەتوانێتە ناو سنتەر بڕۆن یعنی کردیتمانە فلاشباک و فلاشباک فالسباک ئەگە بەلانست شوێنی یاریزانەکان ئەوەی حەزی کرد بزانی یاریزانەکانم چۆن دابەش کردووە بەس پلەیمێکەر مێسی جارێ سەرەتا لەبەرەوەی یەدەگمان زۆر خراپە لێ ناچار بمەندێک دەستکاری بکەم تەشکیلەش بگۆڕم دوای برنەوەکەی ئەرسناڵ دەبێت لە برنەوەکان بەردەوام بین ئێستش بابچین بۆ یاری نوێ یاری داهاتوو بزانین برێنفۆرد تا یەکە سەر شتێکی وانەمان سێری بکەین یان دەستکاری بکەین یەکەسە بە چین بۆ یاری داهاتوو حازر وەکو ئاماژەم پێدا تەشکیلەم گۆڕیەوە وەکو یاری ئەرسناڵ و یارەکانی پێشتر نییە با ئەوەش تاقی بکەینەوە چونکە ئامانجمانە لە برنەوەکان بەردەوام بین یاری ئەم جارش برینفۆرد لە ڕاستی تیپێکی سعاجە بابزانین لە FC 25 ئارە وەکو ڕاستیە یان ئاستیان کەمترە کە بێگومان لێرە یاریزانش تووشیان گواستوتەوە ئەگەر تۆزێک تاواکەم زان چیان گواستۆ نەگواستۆ ئەری Cheers, Guy. I think it's so important that both teams start on the front foot, take the game to the opposition. Offside there. دەنا زۆر جوان بوو یاهی لایە ماڵ ئەو پاسە جوانە نانا فێریان دەکشت بووینە دەستکارێکمان کردووە
یاڵە چنی هاوڕێ چنیە تەنیا یەک یاریمان دۆڕاندووە ئەویش یاری سەرەتای وەرز بەڕاستی گوناح بووە و یاریشمان دۆڕان بەسقەی ناکە دۆڕانیش دەبێ برنەوەش دەبێ نەکەی نەکەی ئەو شتانەمان لەگەڵ نەکەی شتی زیادە شتی زیادە یاڵە مێسی ئەمباپێ ڕۆی ماسی ئەوە چم کردەوە ئەو هەڵەیە چ بوو ئەو ئۆستەکەمە من یاڵە مێسی بۆ برە ئەو غەڵەتانە ناکەمەوە ویستم بە شێازێ جوان گۆ بکەم چنیە یاڵە گۆل یەکەم زوو بیکەین زۆر باشە یاڵە ئەمباپێ گۆلی یەکەم ئەمباپێ گۆڵکاری تیپەکەمان دەبێ ئەمساڵ ببێتە گۆڵکاری پریمەر لیگیش یاڵە شێرە نا برینفۆرد بەڕاستی دیارە ئاسیان لە هەسا قەینە بە یەک دووجا یاریژیە بەرامبەر و تیپانە بکەین جوانە تۆپە چۆن دەردێ بێگومان دەرنایە یاڵە ورەمان بەرزە پاش بنۆکەی ئەرسناڵ ورەمان بەرزە دەرفەتی دۆڕان و بەرامبەربوون و گۆڵی زۆر خواردن و ئەو شتانە نەمانە ئەوە چ بوو خەری وتی بەکەی خۆم بەچاو بووم Johnson. Excellent reading of the game to win the ball. باوەڕکەن ئەو یاریە هەم ئەمن زۆر خراپم هەمیش ئەو تیپە زۆر خراپە وەڵڵاهی معقول نییە گۆچی بە دوو جار ئەو تۆپە ئاسانە دەگریت جوانە پیدرۆ وەڵگیان ویستم بە شێوازەکی جوان وەڵای ئەو شتانە زیادەم دەیکەم بەخۆ کاکە دەوەرە گۆڵەکەی بکەوتەوە معقول ئەو تۆپە لێداچوو کاکە مێسی بۆ خۆت مێسی گۆڵ الله حەزم شێوازەیە یا الله ئەمباپێ والله جوان بوو گوناح و تۆپانە ناستە گۆل شانسی گۆچی لە ناو دەستی گۆچی دەڕۆدەنا ئەو لولایەک با گۆل بوو گۆڵە بەس خۆش فاول ئەر هیچمدا نەگرتیە کێشە نییە هەر ئەو جارە نێرە میزدا ئەنە کاکە بڕۆ
Tucked in there. باش That's بوونە بۆ nicely فاول. cut out. عافیە Mbappe. مێسی کاکە مێسی On to Messi. مێسی عافیە والله عافیە مێسی والله Played عافیە through مێسی nicely. Just needs the پیدرۆ composure now. ئەو تاک دیفاعم ئاوا دانایە کە تاوا بەسەر بکەیت ئەو ئینزارەکەی هەرداینێ حەقێ مستحق He بوو did see it. It's going to be a booking. I like how the بەس ئەوە referee دەبا wanted گۆل play to go on there, made the right decision in the end. They take it short. Looking for an angle here. دای Only halfway clear. Ed- Great chance here. وەڵی خەتای خۆمە بۆ خۆی هەشتا زیادانە دەگەم And with that deflection, it'll be a throw-in. Well, as Oh, the see, stats oh. show, Spurs are Oh, tu controlling me bo. possession over the last 15 minutes, created loads of opportunities. You think if they can be عافیە clinical and مێسی score another, it's عافیە going to be tough for the opposition to get back باپێ into شتی this. زیاد نا کاکە شتی زیاد نا ڕزای Chance خوارد for لێ them to دەکەم go now. Working hard to win it back there. عافیەم بە ئەوان ئەس دەکەم لە دیفاعی باشن ئەجینا پێش خەتی پێشیان غەڵەتیان زۆر زۆرە نا کاکە والله پەناردی بەس تۆپە کاکە بەس تۆپە Spot. Penalty. And that is also با دووبارە کاتوە خۆ وەڵڵی بەس لە تۆپم دایە Decision, good گوناحە initiating that. It had to be a yellow. دەی بارحەڵ دەست خۆش ئەراخۆ گلەی مالیت نییە level it up. دەرم هێنا وەڵی تەمشای سەری یاریزانەکەم کرد تا ئەو لای داگر بوو تا بۆ ئاراستی سوورا بوو نانا دۆنارە ما ئیشی خۆی کرد And that brings to an end the لە first. وەختە چی باشەوە پەنارتی دەرینە بەڕاستی نا گۆرانکار وشتمان ناوێتن هەر ئەو دەرفەتانە لە دەست نەدەین Underway. یارەکەی خۆمانە Spurs are in front. ئەگە ئەم قورسینەکەم لە Easily خۆمان change. And this تاماشا might be تاماشا promising. تاماشا تاماشاوە پاسەت جوانەی ئاواخیرن Quality bit of goalkeeping. و ئەخیرن مێسی ئەو هەموو شوتە Keeper to get a وەڵا گۆچیان ئەستێری یاریەکەیە It's a corner. Maybe the chance to get their noses even further in front. وەرە 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 They decide against یەکەم putting سەری it in. نا نا لوا He's زۆر overcooked it, I'm afraid. That's too deep. Messi. The crowd encouraging یاڵە him to مێسی take it on. نا نا فەقیرەی ڕاستە نییە Him to shoot and he obliged. So close. Well, it just opened دەوم باپێ بە بێگومان شتەکە جوانتر دەبوو بێگومان بەزەم زۆر پەلە دەکەم لەوێش ئەو کەش ماوە دانەیە زیاتر هێرش Talking ببە about it, now the transfer has happened. That's What do you fine, make that's of the move, fine. Sue? Well, yeah, there's certainly been a lot of focus on him over the last ئەگەم few تاواو years, کەن and you can کاتە see he's گۆچیم got تۆ talent. وەردەگری He's still young, so there's more to come. This is a دیفاعەکان move بەسەر that will دەکەون certainly help him develop, I'm sure. ئیمباپێ زۆر لە پاشە More good football from them here. A chance to move clear. نا maybe. نا نا مێسی And it's been cut out. There's the turnover. Really nicely That's played. push. What can they do with this now? ناوەڵە تەشکیلە Mbappe is always ئەم ناتە hard to دەگەمە play تەشکیلی against, خۆم and تۆزە that's چی been دێ the case again here. بەڕاستی What have you پیدرۆ made of his performance, Sue? پۆڕۆ He's certainly looked good, hasn't he? So positive in his نا play. نا He's پاسادەکەشم himself into داگرت good positions where he یەک can تۆست score. تاخیرم کرد And یەک he's تۆست obviously got that key goal and thoroughly ئاوێ deserved. گۆڵ ناکەم ئەو دێ ئێستا دەخانی ئاخیری Now for a quick transition. گۆڵەکی ئاسانم لێ دەکری ئەکیە وەڵا ناوێرم بە ئارەخۆ هیچ بکەم بە قوران Nicely cut out. ها ئەو پاسە غەڵەتانە چیە نازانم لامینێ ماڵ دێ دێ هاوڕێیان تۆزشی دێ Oh, he's done well to get past his man. ئافیە گۆچی ئەو یارە دۆنارمانە باە بەڕاستی بەلای کەم دوو گۆڵم خوارد بوو بەس بێگومانمش دەبە سێ چوار گۆڵ کەمە تێستا It's played in now. نا نا بەس دەکە لە شەنسەی Fantastic effort. Made great contact. ئەو شەنسەی وەڵی هاوڕێیان شەنسمە بوو هۆ تاکە چۆلا وەڵا خۆشە Just a friendly reminder that we have cup tie coverage coming up for you here on EA TV. یاڵا چۆلە چۆلە چۆل ئەوستەکەەوە Now you can sort your schedule accordingly.
quickly. اي والله يا اخي معقول نيا Oh, already booked. What's the referee going to do now? دقەک پێش ئێستا چم گۆ Second time. ناوێرم بە ئاراخۆ هیچ بکەم ترسامی زاری سۆر وەگرێ ئاخیریش وەریگرت ئاخیریش ئەو جەوەرە یاری داهاتوش ئەگە هەڵە نەبووم بەرامبەر مان یونایتدە بەس باش هاوڕێیان وەکو FC 24ەکە نییە ئەو هەندێک ئینزار هەیە هەندێک فاول هەیە ئەم تێناکەم بەڕاستی They've given هەر it بەس away here. نەدۆڕین ئەخە گۆڵم کرد بەێستا تووشی ئەو شتانەش نەدەبوو Easily here. Options available in the middle. لەوانە گۆڵ نەکە گۆڵ دەخۆی یاسای تۆپانی ئاوایە Now there's been a goal in the Liverpool match, and Alex Scott can tell us about it. دەین باپێ گرتیتی وەڵای کاکە گرتی And this could be. دەی داعی ڕەبی پیرۆزبی شاڵە گۆڵەکی دەخۆی وانە زۆری سعادم زۆر وەڵی شۆرتی دۆم بەڕاستی بەهێز بوونە And the Premier دێ League بکە فاول دەی continues to come your way here on EA TV. لۆمە فاول نییە Face West Ham. All the action live on that one. Well, it's one I'm looking forward to. Hopefully we'll get a competitive match. نا بەس وەڵام تشکلش ئەوەی دەگۆڕم لاعیبەکی دەگۆڕم وەزعمان باش نییە ئەوەی با داویز بینە نایە وێرنەریش بینمە نایە ئەو جا لامینە ماڵ زۆر زۆر خراپە و یاریە باش شوێنیان بگۆڕم بێن تا کوور دەرفەتێکی بە ساریش بدەین ناوەڵا ئەو دەبا ئەمن ساریدانی شێنم دیفاعی پشتۆ زیاتە بە یوای گۆڵی دووەم نا وەڵی ئەوانە زۆر سەیرە Oh, and he's left his man behind. نا الله لە گۆلچی الله ئەی وەڵی مەجای مباپیان نادەن ئەو قوتە زۆرەشی هەیە سەیرە نا وەکو دیفاعیان زۆر باشە دێ فاول ئینزای سۆری بدەدێ Himself to blame really for a blaze that's missed. وەڵا کاکەم تا دەست لەسەر چارگۆشی دانانێمەوە Well, one or two players just losing their heads a little. Bash They need to bowled. calm down. ناوەڵە تەشکیلە بە کەلکی من نایە بەڕاستی ناوەند چۆ Lionel دەکەم Messi. Mbappe. دەستخۆش Messi. مێسی قوتارم کە مێسی قوتارم کە We heard that shot. ئای بتخۆم مێسی So little time left for a response now. لە کاتێکی زۆر باش مێسی بە فریامان کەوت مێسی مباپێ Well, here we can see it again. تاو ئەگەر کاسەکە Just بم hits this so بەڕاستی ئەوانە دەوی سەرچیان strongly. As soon as he connected گۆلێکی with it, جوان that this was going in. بەس ئەو دیفاع هەندە زیان زۆر چۆل دەبی باسانی ئەگەر دیقەتان دەبی دوو دقەت چەند دقەت پێش ئێستا هەمان تۆپم لەو تاکە هێنا دیسان چۆل بۆ خراب نییە So off we go. 2-0 the score now. ئۆ جمهور بە یەکدەن لیۆنێل ئۆ فڕیەوە This is looking Kaka. good. Now what comes next? This to get back into کاکە it. ئەوانە کاکە Problem at all in keeping that one out. Davis. جوانە مباپێ Beautiful weighted ball. بڕۆ مباپێ دەستخۆش That's the right ball. پیدرۆ گۆلی سێم تا ئاسان بوو حەقی خۆی بوو گۆلە چکۆ بەڕاستی نا زۆر ڕام لێ ئەوەم داناو کە تاو بەسەرکەوی یعنی ئیشی تاکشی و بیشمەلو بکات Well, here's the replay, and it's just a چۆن دەکات نازانم زۆر سێرە برینفۆرد can't deal with it. And they خەلەلیان لە دیفاعی گەلە زۆرە مەزەن بیدایەت گۆڵم زۆر جوان Not the prettiest, but certainly effective. تاوا من دەڕێبیشان یەکجا تووڕە بوو چنیە هاوڕێ ئیشاڵە یاریەکانی تر دەبنەوە گرنگەوەی بەرامبەر من نەبنەوە دەستخۆش ڤێرنەر ئەت گۆڵ نەکردێ ڤێرنەر ئاسان بوون دەستمان لێ ڕات گۆڵ لەسەر گۆڵ دەستخۆش ئیمباپێ بۆ ئەو پاسە جوانە ئەو بینە جوانە Well,
والله هم ترسام فريدات دري كان لك زورم داقل جوانا أنا بديل كان إيشي خويا كرد أو دو بديل ما كرد تشكيلة من تا غورا ديو تو برشوكر با بيكينه بيت شكو براسي أوريان جول جرينجا شكو تو ركابر كان دي خالبن أي عفيا نا إيش بديل كان ما إيشي خويا كرد دستان خوش هاوڕێیان بەرەو بردنەوەیەکی تر دوو یاری بردنەوە 6 خاڵ زۆر گرنگ بوو لۆ ئێمە ئەم دەربیشمان دڵخۆشە تا دەستان خۆش بەس بەڕاستی گۆچیان باش بوو بەڕاستی گۆچیان زیاد لە 3-4 تۆپی دەرێنا ئەمباپێ 3 شوت 1 گۆڵ 3 هەولیدا 1 گۆلی کرد لێ رازینە 2 ئەسیستیشی کرد گۆلەکەی مێسی و گۆلەکەی پیدرۆ هەردووک ئەو دروستی کرد پیدرۆ پۆڕۆ کۆنفرانس شتی نەکەین ڕکابەرەکانمان دۆرابن زۆر باشە چکە مانستی و ئەرسناڵوانەی پێشان نەدا ئۆ یاری دووەم بەرامبەر لیڤەرپول لە ناو لیڤەرپول ئەو یاریە قورسە بەبێ ئەراخۆ واللهی غەدر بۆ ئەرۆخۆ کارتێکی زەرد قەینا حەقی خۆی بوو بەس دوو کارتی زەر نازانم ئی دوم سەبەب چ بوو کە کارتی زەردی وەگرت گەمەکی قورسە وەڵا باز بزانین هاتینە چەندەمی ڕیزبەندی ئەو ئەبتاڵ هێشتا ئەبتاڵ لەکنە ئێمە دەستی پێ نەکردو نازم سەبەب چییە تۆتنان بەسەر نەکەت بوو لە ئەبتاڵ ئۆ هەل لە بیرم نەبوو دەبای ئەم تیپێک بێنم کە لە ئەبتاڵ بەشدار بێ واللهی هاوڕێیان لە بیرم نەبوو بەڕاستی لە بیرم نەبوو بەس ئەوە کە لۆ ڕیزبەندی پیشان نادا تەوە زانیم ئەرێ ڕیزبەندیەکە لەکوێ بوو هەی ئەوەشیت ئاکادمیمەکەشیت ئۆفیس ئۆت ئەرێ باشەوە لۆ ناچێتێ سەر ڕیزبەندیەکە هاوڕێیان سەیرە دوو ڕۆژیش ماوە یاریەکە دێ کێشەمان نییە ئیشاڵە لە پارتی داهاتوو سەریۆ دەکەین و کە چەندەمین و یاریە بێزەکەی بەرامبەر لیڤەرپولیش بە برنەوە دەرچین زۆر باشە وە گوتم هاوڕێیان ئەگەر سەرەتان بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیر مەکە وەکو پاڵ پشتێک دێم وەلاتان ئیشاڵە لە پارتێکی تر خواتان لەگەڵ